جارە ئێمە بۆیە ئەم ڕۆژوە بە ڕۆژوە بین وەکو لە فەرمودەکەیە فەرمی ئیمانن واحتیسابن. احتیساب یعنی بەدەستێنانی ئەجر و پاداشی لای خوای گەورە. ئەو کەسەی کە لە ڕەمەزانە خوا نەخواست درۆیەگە کات لە پاشم لە باسی مسلمانێک بە خراپە ئەکا غەیبە دەکا قسەیەگەکا کە ئەو قسە بە کەڵکی کۆمەلگا نایات لە ناو بازنەی بەها باڵاکانە ئەو وشە ئەو کەلیمە جێگەی نابێتەوە، ئەمە وەکو ڕۆژوو ڕۆژوەکە بەتاڵ ناکاتەوە و ئەبێ سبەی ڕۆژ قەرەبووی کاتەوە قەزای کاتەوە، بەڵام ئەو ئەجر و خێرە گەورە ئەو پاداشە گەورە کە لێخۆش بوونی خوای گەورەیە کە قوتاربوونە لە ئاگری دۆزەخ لەمانە بێ بەهرە و لەمانە بێ بەشە بێت. بۆیە بەڕاستی ئێمە فێری ئەوە ئەکا خۆی هەر ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە داکۆکی لەسەر ئەوە ئەکا کە مرۆڤی مسلمان هەمیشە مرۆڤێکی قسە شیرین وشە شیرین وشەی جوان بێت لە ناو کۆمەلگادا بتوانێت بە جوانترین شێوە هەڵس و کەوت و جوم و جوڵ بکات. بە تایبەتی زیاتر لە ڕەمەزانە فێری ئەوەمانەکە ئەگەر خوا نەخواست مسلمانێک لە غەیری ڕەمەزانە نەیتوانی بۆ خۆی بگرێتەوە لەمانە، ئەم ڕەمەزانە بۆیە بێتە قوتابخانەیەک بۆیە بێتە مەدرسەیەک بۆ ئەوەی ئەو شتانە وردە وردە کەم کاتەوانێ وردە وردە وەکو بڵێ خۆیانی لێ قوتار کات و خۆیانی لێ دوور خاتەوانێ. خوای تەعالە لەو ئایەتەیە ئاماژەی بەوە کردووە ئەفەرمێ ئەو کەسانەی کە توانایان نییە بە ڕۆژوو بن، کە توانایان نییە بە ڕۆژوو بن دوو کەسە گرێتەوانێ، یا لەبەر پیری ناتوانێت بە ڕۆژوو بێت تەمەنی ئەوەندە تێپەڕیوە ناتوانێت بە ڕۆژوو بێ، یا بەهۆی نەخۆشیەوانی. حتا لە قیرائەتێکە کەلیمەی یوتیقونەه بە یوطەویق یعنی ئەتوانن بە ڕۆژوو بن بەڵام تووشی ناڕەحەتی و مشەقە دەبن، ئەفەرمێ ئەمانە فیدەکەی ئەدەن. بۆیە ئەو کەسانەی کە تەمەنیان گەیشتوتە ئاستێک، ئێمە ناتوانین ئاستەکە دیاریکەین بڵێن هەفتە یا هەشتا یا نەوەت، چونکی ئەگونجێ پیری لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاواز بێ. هیوا هەیە تەمەنی هەشتایە پێوەی دیار نییە، هیوا هەیە تەمەنی هەفتایە پەکی کەوتووە. بۆیە ئەو کەسانە کە گەیشتنە تەمەنێکی پیری توانای ڕۆژوویان نەبوو یا توانایان بوو بەڵام تووشی ناڕەحەتیەکی زۆرە بوون، ئەوانە ئەتوانن بە ڕۆژوو نەبن و لە کۆتایی ڕەمەزانە فیدەکەی بدەن. نەخۆشی وا هەیە ناتوانێت بە ڕۆژوو بێت، بەعزێ نەخۆشیش هەیە لەوانەیە ڕۆژوەکە قازانجی هەبێ بۆیە ئەم نەخۆشیانە کە نەخۆشیێکی کاتین مەسڵ وەکو جەنابەت فەرمووت عەمەلیات کراوە نەخۆشیەکەی کاتیە چاوەڕوانی ئەوە ئەکرێکەوە زوو چاک بێتەوە خوای گەورە شفای بات. ئەمە زانایانی فقی ئیسلامی فەرمویانە ئەو نەخۆشە کاتێ ئەگەر زانی بە ڕۆژوو بێت هەست بە ئێشێکی زۆرەکات هەست بە ناڕەحەتێکی زۆرەکات یا ئەو ڕۆژوە ئەبێتە هۆی ئەوەی کە درەنگ نەخۆشیەکەی چاک بێتەوە. ئەم نەخۆشیە کە لە مانگی ڕەمەزانە تووشی ئەم نەخۆشیە بووە ئەم عەمەلیاتەی کردووە ئەتوانێت بە ڕۆژوو نەبێت، دوای ڕەمەزان ڕۆژوەکەی قەرەبوو کاتەوە بیگرێتەوە. ئەمە مادام نەخۆشیەکەیشی کاتی بووە هەتا ساڵێکی تر ڕەمەزان ئەگەر ڕۆژوەکەیشی قەزا کردەوە هیچ جۆرە فیدەیەکی لەسەر نییە بێجگە لە قەزاکردنەوەی ڕۆژوەکەی. ئەوانەی کە نەخۆشیێکی بەردەوامیان هەیە بە مەرجێک دکتۆرێکی مسلمانی پسپۆر بەو نەخۆشیە، بۆیە ئەڵێم دکتۆرێکی ئیماندار چینکی ئیوا هەیە ڕۆژوی بێمەبالاتە بەرامبەر ڕۆژوو لەوانە هەر لە خۆ بڵێ بە ڕۆژوو مەبە. دکتۆرێکی ئیماندار پسپۆر بەو نەخۆشیە بڵێت ڕۆژوو بۆ تۆ زیانی هەیە نابێ ئیتر تۆ لە مەولا بە ڕۆژوو بیت، ئەم کەسە کە ئەم نەخۆشیەی هەیە ئەتوانێ بە ڕۆژوو نەبێت و هەموو کاتێک لە کۆتایی ڕەمەزانە فیدەکەی بدات. ئەم دوو مەرجەی هەیە، یەکەم سەفەرەکە سەفەرێکی حەڵاڵ بێت، دووهەم سەفەرەکە گەشت بێتە ئەو ئەندازەی کە ئینسان بتوانێت نوێژی قەس و جەمعی تیا بکە، یعنی 80 کیلۆمەتر بێ ئەتوانێت لەو سەفەرەدا بە ڕۆژوو نەبێت، دوای ڕەمەزان ڕۆژوەکانی قەزا بکاتەوانێ. ئیتر ئەم سەفەرە تایبەت نییە بە مشەقەت، لەوانەیە مەسەلەن یعنی ئەسڵ یعنی هۆکارەکە علەتەکە سەفەرەکەیە، علەتەکە مشەقەت نییە. مەسەلەن جاری وهەیە کابرا لێرەوە چووە بۆ هەولێر بە پێ زۆر ناڕەحەت بووە، بەڵام لەوانەیە بە سیارە بە 2 سەعاتی و ئەچێت،
یا مەسەڵەن جاران لێرەوانێ چووە بۆ بەغا بە سیارە بە 6 سەعات دەچێت بەڵام لەوانەیە بە تیارە بە 40 دقیقە بە 50 دقیقە بە سەعاتێک ئەچێتە بەغدا کەوا بۆ عیلەتەکە بریتە لە سەفەرەکە عیلەتەکە بریتی نییە لە مشەقەتەکە بۆیە ئینسان کە لە سەفەرا بوو ئەتوانێ بە ڕۆژوو نەبێ بەڵام بە تاریش بڕوە بەڵام وەکو ئاەتەکە ئەفەرمێ وەئەن تەصوموا خەیڕ لەکم ئەگەر کەسێ بزانێ لەم سەفەرەیە ناڕەحەت نابێ و بێتاقە نابێ و تەئسیری لەسەر لاشە و لەسەر کارەکەی نییە بە ڕۆژوو بێ باشترێکە بەڵام لەولاوە ئەگەر بزانێت ناڕەحەت دەبێ وەکو فەرمودەکە فەرمی ليس من بالرم صيام في سفر کەسی ئەگەر بزانێ لە سەفەرەکەیان ماندوو ئەبێ ناڕەحەت ئەبێ بێتاقەت ئەبێ لاشەی تووشی زیان ئەبێ ئەوە لەوانەیە ئەگەر بە ڕۆژوو بە خێریشی نەکات ئالەو ماوەیە کە ئافرەت لە سووری مانگانەیە یا دوای منداڵبوونی تا پاگە بێتەوە دووشتی لەسەر نییە نوێژ ڕۆژوو بەنسبەت نوێژەکەەوە کاتێک کە پاک بۆەوە خوای تەعالا لەسەری تەخفیف کردووە و سووکی کردووە و ئەو نوێژانە قەرەبوو گەڕانەوەی ناوێت بەنسبەت ڕۆژوەکەوانێ ئەو خوشکە بەڕێزانە ئەو دایکە بەڕێزانە کە ئەکەونە سووری مانگانەوە دوای ناتوان لەم کاتەیە بە ڕۆژوو بن بەڵام دوای ڕەمەزان واجبە ئەبێ ڕۆژوەکەیان قەزاکەنەوە و هەتا ساڵێکی تر ڕەمەزان ڕۆژوەکەیان قەزا کردەوە و قەرەبوویان کردەوە هیچ کەفارەت و فیدیەیەکیان لەسەر نییە هەموو کتێبەکانی فقهی ئیسلامی ئەفەرمونون ئەگەر ئافرەتان لە مانگی ڕەمەزانە عیلاجێک چارەسەرێک ئایا حەب بێ دەرزی بێ دەرمانێ بێ گیایە بێ خواردیان بۆ ئەوەی سووری مانگانەکەیان دواکەوێ و بەدەستە جەمعی لەگەڵ عامی مسلمانانە بە ڕۆژوو بێ ئەفەرمێ هیچ ئیشکالێکی نییە بەڵام زانایانی فقهی ئیسلامی فەرمویانە چاک وایە ئەو ئافرەتانە دەست بەو ڕوخسەی خواوە بگرن مادام خوای تەعالا ڕوخسەی پێداون دەست بە ڕوخسەکەەوە بگرن ئەو فترە هیچ شتێ بەکار نەهێنن ئەگەر بەکاریشان هێنا عیلاجەکە لەژێر چاودێری دکتۆر بێ چونکە جاری وا هەیە لەوانێت تاسیری خارجی سلبی هەبێ لەسەر ئەو خوشکەیە لەسەر ئەو دایکەیە بۆیە ئەو خوشکە بەڕێزانە کە پێیان خۆشە لە ڕەمەزانە نەکەونە سووری مانگانە و مانگەکە بەدەستە جەمعی بە ڕۆژوو بن لە ڕووی فقهی ئیسلامیەوە ڕێگەیان پێدراوە و ڕۆژوەکەیان دروستە بەڵام هەر عیلاجێ بەکارهێنن لەژێر چاودێری پزیشکی تایبەتیابن ئافرەتی وا هەیە حەملی هەیە بەڵام لە مانگی ڕەمەزانە نەخۆی نسکەکەی تووشی ناڕەحەتی نابێت ئەمە بە ڕۆژووە بێت ئافرەتی ئەگەر زانی خۆی یاوەکو سکەکەی حەملەکەی تووشی ناڕەحەتی ئەبێ ئەتوانێت بە ڕۆژوو نەبێت بەڵام زانایانی فقهی ئیسلامی ئەمەیان کردۆ بە دوو بەشەوە فەرمیان ئەم ئافرەتە ئەگەر لەبەر بارودۆخی خۆی باری تەندروستی خۆی باش نییە بە ڕۆژووە بێت دوای ڕەمەزان بەس ڕۆژوەکە قەزا ئەکاتەوە هیچی لەسەر نییە فیدیە بەڵام ئەگەر لەبەر مناڵەکە ترسیە بوو ئەو مناڵەی کە لە سکیایەتی باری تەندروستی ئەو باش نەبێ ئەبێ دوای ڕەمەزان ڕۆژوەکە قەزاش بکاتەوە و فیدەکەیشی بدات ئەمە ڕای جەماوەری زانایان ئاوایە هەرچەند ئیبن عەباس و کۆمەڵێکی تر هەیە لە زانایان فەرمویانە بەس بە فیدیەکە لە ڕۆژوەکە قوتاری ئەبێت و ئەتوانێت ڕۆژوەکە نەگرێتەوە بەڵام ئێمە وەکو لژنەی باڵای فتووە هەمیشە داکۆکیمان لەسەر ئەوە کردووە کە ئەو خوشکە بەڕێزانە دوای ڕەمەزان لە ڕۆژە کورتەکانی پاییزە لە زستانە تا قوترا ئەو ڕۆژوانەی کە بەهۆی حەملەوە بەهۆی سکەکەیانەوە لە ڕەمەزانە خواردویانە بە ڕۆژوو نەبن هەوڵ بدەن حەدە الئیمکان ئەوەندەی کە لە توانایانە هەیە قەزا و قەرەبووی کەنەوانی ئافرەتی وا هەیە کە خۆی شیر ئەیا بە مناڵەکە خۆی ناڕەحەت دەبێت جاری وا هەیە خۆی ناڕەحەت نابێت بەڵام شیری تیانە بۆ مناڵەکە ئەمیش ئەتوانێت بە ڕۆژوو نەبێت و فیدیەکەی بدا ڕەئی پەسەند لەسەر ئەوەیە کە ئەبێ ڕۆژوەکە قەزا کاتەوە لە دوای ڕەمەزان هەتا ساڵێکی تر بەڵام قەولی شێوەکو قەولی ئیبن عەباس و ئەمانەی کە ئاماژەمان پێکرد ئەوان ئەفەرمون هەر بە فیدیەکە قوتاری ئەبێ ڕزگاری ئەبێت قەزای نابێت بەڵام ئێمە وەکو لیژنەی باڵای فتووە لە هەرێمی کوردستان هەمیشە داکۆکیمان لەسەر ئەوە کردووە ئەو ئافرەتانەی کە حەملیان هەیە ئەو ئافرەتانەی کە شیریان هەیە لەو قۆناغەیە ناتوانن ڕۆژوەکە بگرن دوای ڕەمەزان لە ڕۆژە کورتەکانی پاییزایە لە زستانە قەزای بکەنەوە
ئێمە لە لژنەی باڵای فتوا لە هەرێمی کوردستان فتوامان داوە ئەو کەسانەی کەوا کارێکی قورسیان هەیە ئەکەوێتە ڕەمەزان، مەسەن کابرا لەو شارە زورەیە دروێنەی هەیە، زەراعەتێکی هەیە کە بێجگە لە ڕەمەزانە کۆتایی دێ ئەبێ لە ڕەمەزانە بیکات، یا ئەم کابرا کرێکارە بژێوی ژیانی خۆی ماڵی خۆی کەوتۆتە ڕەمەزان هیچ چارێکی نییە، ئەوانەی کە پێوتی ئەلئەعمال الشاقە ئیش و لە کارێکی قورسیان هەیە کە بەهۆی ڕۆژوەکەوە ناتوانن ئەو کارە ئەنجام بدەن، ئەوانە ئەتوانن لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو نەبن. هەرچەند زانایانی فقی ئیسلامی فەرموویەتی شەونێتی ڕۆژوەکە بێنێ لە بەیانیە دەستکا بە ئیش ئەگەر توانی بە ڕۆژوو بێ، ئەگەر لە سەعات دەیە لە نیوەڕۆیە زانی ناڕەحەت بووە ڕۆژوەکەی بشکێنێ و لە ڕۆژگارەکانی ترا لە دوای ڕەمەزان ئەو بەشەی کەماوە قەزای بکاتەوە. ئەم برایانی پێشمەرگە کە دوعای تەوفیقیان بۆ ئەەکەین، دوعای سەرکەوتنیان لە خوای گەورە بۆ دەخوازین. بەڕاستی پێشمەرگە توانوێتی سەری هەموو لایەکمان بەرز کاتەوە، ڕۆڵێکی جوان ببینن، خزمەت بە خاک و نیشتمان و نەتەوەی خۆیان بکەن. ئێمە پار وەکو لژنەی باڵای فتوا لەسەر مەسەلەی برا پێشمەرگەکانمان لە بەرەکانی جەنگا وەکو جەنابەت فەرموو زیاتر لە 1000 کیلۆمەتر کە بە چواردەوری کوردستانە بڵاو بوونەتەوە ئێستا پارێزگاری لەم خاک و نیشتمانە ئەکەن و ئیوان هەیە بەیانی لەوە ئەشێت 10 سعات 12 سعات ڕوبەڕووی دوشمن وەستا بێ لەو هەتاوەیە ئایەکو ئەتوانن بە ڕۆژ و بنیاننا. ئێمە شتەکانمان دابش کرد بەم شێوەیە ئەو برا پێشمەرگانەی کە لە شوێنێکی ئیسراحەتان لە شوێنەکان کەوا شوێنەکەیان ئەتوانن بە ڕۆژوو بن بە ڕۆژوو بن، ئەو برا پێشمەرگانیشی کە لە جەبهەیان و ڕوبەڕوو وەستاون و بەردەوام لەبەر خۆران ئەوانە ئەتوانن بە ڕۆژوو نەبن. دوای ڕەمەزان لە ڕۆژە کورتەکانی پاییزا یا زستانە یا هەر کاتێکی تر کە خۆیان توانیان ئەو ڕۆژوە بگرنەوە. لە دەقی فەرمودەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم چارەسەری ئەمەی کردووە، فەرمێتی دوو جۆر ڕشانەوە هەیە. فەرمێتی من استەقاء کەسێ بەدەستی خۆی بڕشێنێتەوە ئەو ڕۆژەکەی بەتاڵە بێتەوە، بەڵام من غەلەبەه القەی کەسێ بەبێ دەسەڵاتی خۆی ئەڕشێتەوانێ ئەمە بۆ ڕۆژوەکە تەئسیری نییە و ڕۆژوەکەی پێ بەتاڵ نابێتەوە، بە مەرجێک بە دەستی خۆی بە عەمدی ڕشانەوەکە قوت نێدات. کەوا بۆ ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد کەسێک بەهۆی نەخۆشیەوە ئەچێ سوار سیارە ئەبێ لە سارەکەی ئەرشێتەوە، تووشی سەرگێجی ئەبێ ئەرشێتەوە، مادام هیچ دەستێکی خۆی لەم ڕشانەوەیانە ئەو ڕشانەوە تەئسیری لەسەر ڕۆژوەکە نییە و ڕۆژوەکەی پێ بەتاڵ نابێتەوە. بەڵام ئەوەی کە بەدەستی خۆی بڕشێنێتەوانێ یعنی بەدەسەڵاتی خۆی بەویستی خۆی بە ئارزوی خۆی ئەوە ئەبێ ئەو ڕۆژوە قەزاکاتەوە. دەرزی بە شێوەیەکی گشتی چ ئەو دەرزێت لە وەرید لە ڕەگ بێت یا لە پێس بێت لە گۆشتەکە بەڵێ دەمار بەڵێ ڕۆژوو ناشکێنێت. مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس لە کتێبی شەریعەتی ئیسلامە لەبەر یەکەمە ئەفەرمێ هیچ جۆرە دەرزیەک هیچ بە شێوە گشتیەکە هیچ جۆرە دەرزیەک ڕۆژوو ناشکێنێت. خۆی تەنگە نەفەسی بەشێکە لە نەخۆشیە درێژخایەنەکان. ئەم کەسە کە تووشی ئەو حاڵەتانە دەبن خوای گەورە شفایان بات، لەوانەیە ئەگەر لە کاتی پێویستە ئەو پەمپەیە ئەو غازە بەکار نەهێنن تووشی خنکاندن ببن. بۆیە ئێمە وەکو لژنەی باڵای فتوا دراسەیەکی وردمان لەسەر ئەو مەسئلەیە کردووە و هەروەها گەڕاویشی نەتەوانێ بۆ ئەو بڕیارانەی کە لایەن کۆڕبەندی فقی ئیسلامیە و مەجمەعی فقی ئیسلامیەوانێ لەو بارەوە دراوە، گەشتووینەتە ئەوەی کە ئەمە بریتیە وەکو ئەڵێ لە غازێکی هین کە ئەبێتە هۆی کردنەوەی بۆریەکان، واتە ئەو شتە کە ئەڕوات نەخواردنەوەیە. بۆیە وەکو لژنەی باڵای فتوا لە هەرێمی کوردستان فتوامان داوە ئەو کەسانەی کە نەخۆشی ڕەبووەیان هەیە لە کاتی پێویستیە لە کاتی ضرورەتە کە پێویست بوو ئەو پەمپە بەکاربێنن بۆ کردنەوەی هەناسەیان ڕۆژوەکەی پێ بەتاڵ نابێت و تەئسیری لەسەر ڕۆژوەکەیان نابێت ئینشاءالله. بەپێی مەذهبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوا، ئیمامی شافعی قاعیدەیەکی هەیە لە ڕۆژوە، ئەفەرمێ كل شيء دخل من منفذ مفتوح فهو مفطر. هەر شتێک لە بۆشاییەکی کراوەی مرۆڤەوە بچێتە ژوورەوە، لە دەمەوە لە گوێوە
لە پاشەوە لە پێشەوە لە هەر بۆشاییەکی کراوەی مرۆڤەوە پیا و بیا ئافرەت بچێتە ژوورەوە لای ئیمامی شافعی ڕۆژوەشکێنێت بۆیە ئەمەی کە پێ ئەوتری ئەم شاف و شتانە یا بە عەرەبی پێ ئەوتری حوقنە ئەمانە لە مەزهەبی ئیمامی شافعیا ئەشکێت ئێمە و کولیژنەی باڵای فتووا لە هەرێمی کوردستان لەم بارەوە وتومانە ئەو هەر مسلمانێکی ئیماندار پیا و بیا ئافرەت کە ناچار ئەبێ ئەم شافە بەکاربێنێت ئەگەر کرا لە شەوا بەکاری بێنێت ئەگەر نەئەکرا و بارودۆخی وابوو ناچار بوو کە لە ڕۆژی شا بەکاری بێنێت ئەوە لە غەیری مەزهەبی ئیمامی شافعیە لای حەنەفیەکان ڕێگەی پێدراوە و ئینسانیش ئەتوانێت لەسەر فتوای یەکێک لەو ئیمامانە جێبەجێ بکە یعنی ڕای پەسەند ئەوەندەی حەدە ئیمکان تا بۆ یەکرێ لە ڕۆژا بەکاری نەهێنێت هەوڵ بدا لە شەوا بەکاری بێنێت ئەگەر هەر ناچار بوو لە ڕۆژا بەکاری بێنێت ئەوە ئەتوانێت لەسەر فتوای حەنەفیەکان کە ڕێگەیان پێداوە ئەتوانێت ئەو شافە چ بۆ پاش بێ یا بۆ پێش بێ بەکاری بێنێت قەترەی چاو ڕۆژوو ناشکێنێت بەڵام قەترەی لود ئەگەر بڕواتە خوارەوانێ یا قەترەی گوێ ئەگەر بڕواتە خوارەوە ئەوانە ڕەئی پەسەند ئەوەیە کە ڕۆژوو ئەشکێنێت من ئەوانەی کە عەرز دەکەم ئەوانە ڕای پەسەندن ڕای پەسەندی جەماوەران جەماوەر لەسەر ئەوەیە جەماوەری زانایان قەترەی چاو ڕۆژوو ناشکێنێت قەترەی لوت یا قەترەیە کە بچێتە گوێوانێ مادام ئەوانە منفەزێکی کراون ڕای پەسەند ئەوەیە کە ڕۆژووی پێ هەڵەوەشێتەوە ئەم مەطعەمانە یا ئەو عەرەبانانە کە لە ڕەمەزانە شت دەگێڕن شت هیندەکەن ئەمانە ناتوانی بە مطلقی بڵێ حەڵاڵە بە مطلقیش بڵێ حرامە مەسەن کابرا مەطعەمێکی کردوتەوە وەکو جەنابەت فەرمووی عەرەبانەیەکی دەستگێڕی پێیە کۆمەڵشتی لەسرە ئەمە دیارە بە مطلقی بۆ کەسێک کە مسافرە دێشتی لێ ئەکرێ لە فەیەکی لێ ئەکرێ حەڵاڵە مناڵێک کە دێ مادام تەمەنی لە خوار باڵغ بوونەوە دێ لە فەیەکی لێ ئەکرێ ئافرەتێک کە بە ڕۆژوو نییە ئەمانە هەموو ڕێگەیان پێدراوە ئەگەر ئەو لێ ڕوونە ئەی فرۆشێ بەو کەسانە بە کەسێک کە مسافرە بە کەسێک کە بە مناڵە ئافرەتێکە بەو شێوەیە ئەوە لە ڕووی فقی ئیسلامی و ڕێگەی پێدراوە ئەو مانگی ڕەمەزان هات و ئەبێ هەموو بە ڕۆژوو بن بەڵام سیرەکەی کۆمەڵێک هەیە ناتوانن ئەم مەرسومە ئیلاهیە لەو کاتەیە جێبەجێ بکەن یا نەخۆشە یا مسافرە یا پیرە ناتوانێت جێبەجێی کات بۆ ئەوەی قەرەبووی ئەوەی بۆ بکرێتەوە خوا هەمان ئەجری بۆ بنووسێ ئەو فیدیەی بۆ داناوە ئەو کەفارەتەی بۆ داناوە بە دەقی قورئان و بە دەقی فەرموودەیش دیارە فیدیەکەیش لای ئێمە وەکو مەزهەبی ئیمامی شافعی زیاتر قوتی داناوە یعنی واتە بۆ هەر ڕۆژێک 600 غرام گەنم یا برنج واتە کەسێک ئەگەر هەموو مانگەکە بەهۆی پیریەوە بەهۆی نەخۆشیێکی بەردەوامەوە نەیتوانی بە ڕۆژوو بێ ئەگەر قوتیدا بۆ هەموو مانگەکە ئەتوانێت 18 کیلۆ برنج با یا 20 کیلۆ برنج بات بۆ هەموو مانگەکە ئەمە لای حەنەفیەکان ئەو کاتە ئەوان ئەفەرمێ ئەگەر قیمەتیدا پارەیدا قیمەتەکە لە قوتەکە زیاترێکە وی ئێمە لە هەرێمی کوردستان بەنسبەت هەم سەرفیترێش و هەم بەنسبەت فیدەیشەوە 30,000 ماداناوە ئەو کەسەی کەوا بە ڕۆژوو نەبووە بەهۆی پیریەکەوە بەهۆی نەخۆشیێکی بەردەوامەوە فیدەکەیدا بۆ هەموو مانگەکە 90,000 یعنی واتە بۆ هەر ڕۆژێک 30,000 ئەگەر قوتیشیدا وەکو عەرزم کردی ئەتوانێ 18 کیلۆ برنج یا 20 کیلۆ برنج بکڕێ و 10 کیلۆ پیدا بە دوو مانگ